لە سایەی ئاڵۆزیەکانی جەنگی نێوان ئەمریکا و قەوارەی زایۆنی دژی ئێران و پەرەسەندنەکانی گەروی هورمز، عێراقیش وەک هەر وڵاتێکی دیکەی ناوچەکە کەوتووەتە ژێر کاریگەری قەیرانەکەوە. بەڵام حکوومەتی بەغداد هەنگاوی خێرای بۆ دۆزینەوەی ڕێگەچارەی بە پەلە بۆ قەیرانەکە هەڵگرتووە. دوای بڵاوبوونەوەی راپۆرتەکان سەبارەت بەوەی ئێران لێخۆشبوونی بۆ عێراق دەرکردووە تا بربەستەکانی گەروی هورمز نەیگرێتەوە. کۆمپانیای بە بازاڕکردنی نەوتی عێراق سۆمۆ بە پەلە داوای لە کڕیارەکانی کردووە لە ماوەی 24 کاتژمێردا خشتەی بارکردنی نەوتەکان پێشکەش بکەن بۆ ئەوەی پرۆسەی هەناردەکردن بە خێرایی و بە بێوەستان بەردەوام بێت. سەرەڕای ئەم هەوڵانە کاریگەریەکانی جەنگ بە سەرکەرتی نەوتی باشوورەوە دیارە و بە پێی وتەی باسم عەبدولکەریم بەڕێوەبەری کۆمپانیای نەوتی بەسڕا بەهۆی کشانەوەی کۆمپانیا بیانیەکان و دۆخی ئەمنیەوە هەناردەی نەوتی باشوور کێشەی تێکەوتووە و ئێستا بەرهەمهێنان لە 4 ملیۆن بەرمیلەوە بۆ نزیکەی 900,000 بەرمیلی ڕۆژانە دابەزیوە کە زیاتر بۆ پڕکردنەوەی پێداویستی ناوخۆیی تەرخان کراوە. سەرەڕای بەڵێنی کرانەوەی هورمز بە ڕووی کەشتی عێراقیەکاندا هاوکات بەغداد بڕیاری داوە هەناردەی نەوت بەرەو باکوور ئاراستە بکات. نەبیل مەرسومی شارەزای ئابووری ئاشکرای کردووە کە پرۆسەی گواستنەوەی 90,000 بەرمیل نەوتی ڕۆژانەی بەسڕە بۆ وێزگەکانی کەرکووک دەستی پێکردووە بۆ ئەوەی لە ڕێگەی بۆری نەوتی هەرێمی کوردستانەوە بۆ بەندەری جەیهانی تورکی هەناردە بکرێت. ئەمەش کۆی هەناردەی ئەو هێڵە بۆ 340,000 بەرمیلی ڕۆژانە بەرز دەکاتەوە. ئەم هەنگاوە استراتیژیە بۆ هەرێمی کوردستان ئەرێنیە و تێپەڕبوونی نەوتی بەسڕە بە بۆریەکانی هەرێمدا بە سادەیی مانای ئەوە دەگەیەنێت کە لەگەڵ بەردەوامبوونی هەناردەی نەوتی کوردستان خاڵێکی بەهێزیش دەبێت بۆ پتەوکردنی ڕێکەوتنەکانی نێوان هەولێر و بەغداد. بەمەش پێویستی بەغداد بەم بۆریە تا ڕادەیەکی زۆر گەرەنتی بەردەوامی ناردنی پشکی موچەی فەرمانبەرانی هەرێم دەکات و ترس لە بڕینی شایستە داراییەکان کەم دەکاتەوە. لەسەر ئاستی نێودەوڵەتیش خواست لەسەر نەوتی عێراق هەرماوە. لە نوێترین لێدوانیدا سەرۆکی کۆریای باشوور ڕایگەیاندووە کە سەرەڕای مەترسیەکان وڵاتەکەی ناچارە ئەو سەرکێشێ بکات و نەوت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هاوردە بکات چونکە وەستانی وزە مەترسی گەورەتر بۆ سەر ئابووریان دروست دەکات. ئەمەش وا دەکات بازاڕی فرۆشتنی نەوتی عێراق پارێزراو بێت بەو پێی کۆریەکان کڕیارێکی دڵسۆزی نەوتی عێراقن. لەگەڵ ئەم هەنگاوە هەنووکەیانەدا شارەزایانی ئابووری جەخت دەکەنەوە کە عێراق نابێت لە داهاتوودا تەنیا پشت بە یەک سەرچاوە و یەک ڕێڕەو ببەستێت بەڵکو پێویستە سەرچاوەکان فرەجۆر بکات. بەو پێی بەرزبوونەوەی خەرجیەکان پێویستی بە چاکسازی ئابووری هەیە بۆ ئەوەی وڵات لە هەر گۆڕانکاریەکی کتوپڕی جیهانی بپارێزرێت.